جەماعەت ئەمڕۆ یەکشتی زۆر هەزە لێ ADHD بۆ دەرکەوت هاتم ئەمانەم تەرتیب کردەوە جوان ڕێک خستبوو و شەرحاتی خۆشیان چییە ئەم بابەتانی لێرە هەیە کاتەکانی وها مەسەلەنمە لە ڤێرژنی 12 بۆ 14 کە دەوروبەری 2007 خەریشیان هەج بێ بووین و ئیتر هەتا کۆتایی ئێستا شتیشی زۆر هەزەلی پیشانێم کە منە مەزانی من نیمە بەزەسە بیرم کەوتۆ ئەوێم حازر کردووە بۆی تەسویرکەم باشە چوومەوە دیو کامێرە بێنم نازام چیتر مەویست هەوزام کامێرە ویست چوومەوە دیو بەڵای خۆشەی دیێژی لەگەڵی بژی بە زەمان زۆر زۆرە هەمە کامێرەکەی وە تالێنێ باشە چیم کردووە ئەم ناوەم هەڵۆشانووە ئەمە چی ئەمە ئێرەیە چێ کارتۆن بێنە دانیشە قاڵب و شتی بۆ دروستکە یەک دنیام هەیە لەمە ئەمە چی وەڵام ئێرە تەرتیب بکەم ئەنجا تەسویرکەم ئەمە لە مێشی منە 5 دقەی پێشێ 5 دقە تێری لە خۆم ناگرم ئێستا ئەڵم بەش بووم مادەم وایە بۆی ئیزعاج نەبم و ئیشەکانیشم سەخت نەبێت کە پێشتر ئەمە تر ژیانی تاڵەکردم ئێستا چی یەکەم ئێستا قەرارم ماوەکەی جارێ تەسویر ناکەم بەس با جارێ ئەمە بکەم مادەم لە مێشی یاوم ئەمڕۆ بە ئیستراحەت یەکەم شەو ئەگەر و برادرە هات تۆزێک زوویەمەوە نەبوو بەیانی خەریشێ بم بۆ من تەسویرم لە دەست ناچێت